ئەمڕۆ پێشانگای بڵاوکراوەی قوتابخانە بنەڕەتیەکانی پەرودەی ڕۆژهەڵاتە دیارە ساڵانە سێ جۆر نمایشەکرێت لە نمایشێکیان بڵاوکراوەیە، نمایشێکیان بڵێن پۆستەرە، نمایشێکیان ئیشی قوتابیەکانە کە خۆمان بڵێن وەکو ناونیشان پێشانگای ساڵانە. مەبەست لەم پێشانگای بڵاوکراوانە ئەمانە مامۆستایانی هونەر بڵێن ئەنجامی ئەیەن وەکو دیزاین، بەڵام وەکو ڕێنمایەکان ئەبێت بابەتەکان مامۆستایانی هونەر لە قوتابیانی وەرگرن. ئێمە بە خۆشحاڵیەوە ساڵانە وەرزی یەکەم دوو پێشانگامان ئەبێ، بڵاوکراوە و پۆستەر. بڵاوکراوە هاوبەشێ بینی مامۆستا خوێندکار، پۆستەر تەناهی مامۆستای هونەرەکەیە. وەرزی دووهەمیش پێشانگای گشتیمانەیە، خوێندکارانە مامۆستا لەسەر چوار کارتۆن کۆیە کاتەوە پێشکەشەکە. بەس ئەمەیان تەنها بڵاوکراوەیە و بابەتەکانمان هونەری و فۆلکلۆری و کۆمەڵایەتی و پەروەردەیی. بەخێر بێن پەروەردەکانی سەردەم بەڕێزان بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان لە مێژووی قەزای کوژدەر و شاری قەڵازەی خۆشەویست یەکەم پەیمانگای ئەکادەمیکی و چالاکی زانستی و ڕۆشنبیری ئەمڕۆ یەکەم خولی دەرچوان تەخەڕوز دەکەن کە ژمارەیان 41 خوێندکارە و لە هەردوو بەشی پرۆگرام مونیتۆرک واتە پسپۆڕیەکەیان پرۆگرام مونیتۆرکە لە زانستە گشتیەکانی کۆمپیوتەر و دڵخۆشین ئەمڕۆ چیرۆکی سەرکەوتنیان دەبیستین و دڵخۆشترین لەوەی کە ئەم چیرۆکانە لە دام و دەستگاکاندا ڕنگدانەوەی هەیە بەتایبەت کە بەشێک لە خوێندکارەکانی دەرچوو فەرمانبەرن لە دام و دەستگا حکومیەکاندا. بەشێک لە خوێندکارەکانمان دەبیستین و دڵخۆشین بەوەی لە دام و دەستگاکان توانیویانە مامۆستایان و کەسوکاری خوێندکاران میوانانی بەڕێز شادبانی بە ئامادەبوونتان لە ئاهەنگی یەکەمی و خولی دەرچوو. ئەو وەجبەیە کە دەرچوو وەزبەی تەڵەبەکان دوو بەشمان هەبوو، بەشی پرۆگرام، بەشی نێتۆرک. پسپۆڕی خۆم بەشی پرۆگرام بوو، مەسەلەن بۆ دامەزراندن و ئەو شتانەش یعنی دەتوانین لە کەرتی تایبەت بێ ئیش بکەین. توانەکانمان بای ئەوە هەیە کە 5 ساڵ کە ئەزمونمان هەبوو لە پەیمانگا، یعنی بای ئەوە زانست و زانیاریمان وەرگرتووە کە خزمەتێکمان هەبێت لە چ کەرتی تایبەت بێ چ کەرتی حکومی بێ. مصطفى محمد رسول لاوين محمود عبد الله دلوفان عبد الله أحمد Jag ansvarar för invigningen utav Stockholms jul här och framförallt då tändningen utav julbelysningen, och det är det vi har gjort idag. Och det är alltså en julbelysning som finns på drygt 40 gator och torg i Stockholm. Det är över 1 miljon LED-lampor som vi har tänt idag. Den tändningen såg ni, hoppas jag. Den är viktig för trivsamheten. Det är också en säkerhet för människor att det är upplyst på gator och torg den här mörka årstiden. Jag heter Annika Hansson och jag bor alldeles utanför Stockholm, och det är fantastiskt att komma hit och se alla lampor. Det blir inte så mörkt här i Sverige när man tänder alla lampor här i början på november, eller mitten av november. Jättefantastiskt. Man blir lugn inuti.